بەڕێبەرەتی ئاوی ژێرزەوی سلێمانی لە چەند بۆنەیەکدا لە چەند ساڵێکی پێش ئێستا شاهەت لە ساڵی 2007ەوە بە تەحدید بە چەندین چالاکی محاولەی کردووە کە هەندێک لە چالاکیەکانی خۆی زیاد بکاتن بۆ ئەوی کوا بتوانین هاوڵاتیان وشار بکەینەوە بۆ گرنگیدان بە ئاوی ژێرزەوی. و ئاوی ژێرزەوی گرنگیەکی خۆی هەیە. بەم بۆنەیەشەوە ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتووەکان گرنگیەکی زۆریان پێدا. ڕۆژی 22 سێی 2022 تەحدید کرد بە ناوی ئاوی ژێرزەویەوە، چونکە هەموو ساڵێک ڕۆژی 22 سێ ڕۆژی جیهانی ئاوە و هەر ساڵێک بە یەک سێکتەرێک لە سێکتەرەکان تەحدید ئەکرێت. پار ساڵ بە ناوی بەداهاتکردنی ئاوە بوو، ئەم ساڵیش بە ناوی ئاوی ژێرزەویەوە لەژێر ناونیشانی ئاوی ژێرزەوی لە نێبیراوە بۆ بینراو. واتە ئەو حاڵەتانەی کەوا نەبیرراون لە ئاوی ژێرزەویە بکەینە سەر ساحە و بە شێوەزێکی بینراو کۆمەڵانی خەڵکی پێ بناسیینەوە. لەژێر ناونیشانی ئەو دروشمە بە سپاسەوە ڕێکخراوی لانەی تەوار ڕێکخراوی لانەی تەوار هاتە پێشەوە بۆ ئەوی کوا بتوانین هاوکاریمان بکاتن لە ماوەی یەک ساڵە لە 22 سێی 2022 هەتا 21 سێی 2023 بە شێوازێکی هاوبەش بتوانین چالاکیەکانمان لە بەدەرخستنی ئاوی ژێرزەوی لە نەبینداوە بۆ بینراو و بە چ شێوەیەک کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستانی پێ ئاشنا بکەین و گرنگی ئاوی ژێرزەوی بزانین چییە و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵیدا و نەهێشتنی زیادەڕۆیی لەسەریدا. لانەخان لەسەر ئەو مۆزوع و شێوازی کارەکانی هاوبەشمان زیاتر بۆتان ڕوو نەکاتەوە. من تەنها ئەوەندەتان پێڵێمەوە بەڕێبەراتی ئاوی ژێرزەوی سلێمانی لە ماوەی ساڵی 2016 بە پێی پلانێک کاری کردو لەسەر ئەوەی کەوا ئاستەنگەکان و کێشەکان بزانرێت لە ئاوی ژێرزەویدا چییە. وەرکشۆپی ساڵی 2017 خاڵی خستە سەر وشەکان، ئاستەنگەکانی دیاری کرد و کێشەکانی دیاری کرد. بۆ ئەو حاڵەتە ئێمە لە ماوەی 2 ساڵە کارمان بۆ کرد. ئەوە بۆ وەرکشۆپی ساڵی 2019 لە مانگی 8 زربەتان لێرە ئامادە بوون. لە 5 تەوەری سەرەکیدا پلانێکی 5 ساڵەی استراتیجیەماندا ڕشت بۆ نەهێشتنی کێشەکان یا چارەسەرکردنی کێشەکان و چۆنەتی بەڕێوەبردن و چۆنەتی بەزانستیکردن و داهاتکردن و نەهێشتنی زیادەڕۆیی و دەستگرتن بە ئاوە و شارکردنەوەی خەڵک. زۆر خۆشحاڵم بەوەی کەوا ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتووەکان ئەم ساڵ گەیشتنە ئەو ڕادەیە کەوا ئاوی ژێرزەویان لە نەبینراوەوە بۆ بینراو تەحدید کردووە لە ڕۆژی جیهانی ئاوی جیهانیە و ئێمە کێشەکانمان و بەرنامەکانمان لە پێشەوە دەستی پێ کردووە و ئێوە خۆشتان لە وەرکشۆپەکەی ساڵی 2019 ئەو حاڵەتتان بینی و ئێستا پێویستیمان بەوە هەیەکەوە هاوکاری یەکتری بین. هاوکاریبوونی یەکتری با لە خۆمانەوە دەست پێ بکەین کە لەم سێ سێکتەری کە لێرە دانیشتوین قسەی لەسەرەکەین. وەکو حکوومەت بەڕێبەراتی ئاوی ژێرزەوی تەمسیلی سنووری سلێمانی هەڵەبجەی لای ڕاپەڕی نەکەین، قسە لەسەرەوەکەین. و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی کە ڕێکخراوی لانەی تەوار بە سپاسەوە دەست پێشخەرێکی زۆر جوانی کردووە، زۆر سپاسیان دەکەین کە بتوانین هاوکاریمان بکەن، سپۆنسەری چارەکیەکانمان بکەن بۆ ئەو بەبەستە و ئێوەش ئیعلامیەکان و میدیاکان بتوانن زیاتر هاوکارمان بن، نەک تەنها تەختێکردنی ئیعلامی ئیشەکانە، بەڵکو لەم پرۆژەیە کە پرۆژەیەکی نیشتمانیە و نەتەوەیە و ئینسانیشە بۆ سێکتەرێکی زۆر گرنگی ئاوی پاک کە لە جیهانە دەست ناکەوێتن و هیچ مەصرفێکی ناوێت بۆ ئەوی کوا بەکاری بێنی. بتوانین ئێوەش ئیعلامیەکان یارمەتیمان بن لەو پلان و بەرنامە و چالاکیانەی کەوا کردومان، ئێوەش یارمەتیمان بن بۆی کەوا خەڵکی پێ وشارکەینەوە، چونکە بەڕاستی ئیش بە حکوومەت و بە ڕێکخراو ناکرێت، ئیش بەوا ئەکرێتەوە کە هاوڵاتی چەند هاوکارمان بێت بۆ ئەوەی کەوا بتوانین سەرکەوتوو بین لە کارەکانمان و دابینکردنی ئاوی پاک، کە ئاوی پاکیش بەڕاستی بۆتە قەیرانێکی زۆر گەورەی جیهان لەم فترە مێژوویەدا و پێویستە کات دەستی پێوە بگرین و بەکاری بێنین بە شێوازێکی زۆر کەم بۆ باشترین بەکارهێنان. من لێرەوە زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان
و زۆر سپاسان دەکەم بۆ تەختە ئیعلامیەکەتان و زۆر سپاسی لانەخانیش دەکەم بۆ دەست پێشخەریەکەی هەرچی یەکمان کردی بێتن ئێمە لە خلالی ئەم ساڵەیە لە سنووری سلێمانی هەڵەبجەی لای ڕاپەڕین جێبەجێکەین و هەر حاڵەتێکی چالاکی پێویستیمان پێ بوو لە هەرێمی کوردستان ئەوە موافقەتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەرەبراتی گشتی سەرچاوەکانی ئاومان وەرگرتووە بە تەنسیق لەگەڵ ئەواندا ئەیکەین بە پێی ئەو پەلان و بەرنامەیەکەوە لەو وەختە و لەو کاتێک خۆی دادارێت لە خلالی ئەم ساڵەیە. سپاسی هاتنتانەکەم و ئەم دەرەمایکەکە بەجێڵم بۆ لانەخان بۆ ئەویکوە ئەویش شتەکەی خۆی پێشکەشکرا. زۆر سپاس کاکاباس. بەڕێزان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆزتان لێ یەکەم و سپاستانەکەم کە ئەمڕۆ بەشدار بوون لە گەڵمان و پیرۆزبایی ڕۆژی گیانی ئاوتان لێ دەکەم. ئێمە وەکو ڕێکخراوی لانەی تەوار بۆ گەشەپێدانی بەردەوام ئەمڕۆ بە هاوکاری بەڕێوبرایەتی ئاوی ژێرزەوی لە شاری سلێمانی لە خزمەت هاوڵاتیانی خۆمان ئەمانەوێت پرۆژەیەک ڕابگەێنین بۆ کەناڵەکانی ڕاگەاندن لە ڕێگەی ئەوەی بەڕێزەوە کە هاوکار بوون لە گەڵمان کە ئەمانەوێت ماوەی 1 ساڵ ئێمە کار لەسەر ئاو بکەین بە چەند پرۆژەیەکی جیاواز لە چەند وەرزێکی جیاوازدا. هەڵبەتە ساڵانە لە سەرانسەری جیهاندا چەند چالاکێکی جیاواز تایبەت بە بواری ئاو ئەنجامەدرێت و دیاریکردنی ڕۆژێک بۆ یادی ئاو یاخود ئەم ڕۆژە کە جیهانیە لەسەر ئاستی جیهان ئەمیادە دەکرێتەوە گرنگی تایبەتی هەیە. ئێمە ئەمانەوێت هاوڵاتیانی خۆمان لە هەرێمی کوردستان و لە عێراق هۆشیار بکەینەوە لەوەی کە ئاو گرنگیەکی زۆری هەیە و هەرێمەکەمان وەکو هەر وڵاتێکی تر وەکو هەر هەرێمێکی تر پێویستە بەوەی کە هاوڵاتیانمان ئاگادار بن کە ئێمە ئاوی ژێرزەویمان هەیە و دڵخۆش بین بەوەی کە ئەوەی کە هەیە لە ژێر پێکانماندا سامانێکی نەتەوەییە گرنگە ئەتوانین لە داهاتوو ئیسفادەی لێ بکەین. بەڵام ئێمە وەکو ڕێکخراو و بە هاوکاری لەگەڵ بەڕێوبراتی ئاوی ژێرزەوی لێرەوە داوا ئەەکەین سەرجەم ناوەندە زانستی و ئەکادیمیەکان کەناڵەکانی ڕاگەیاندن ئەو وەزارەتانەی کە تایبەتن بەم بابەتە هاوکاربان بن لەگەڵمان بێنە سەرخەت بۆ ئەوی بتوانین ئەم پرۆژەی کە هەمانە بۆ 1 ساڵە کە پرۆژەیەکی هۆشیاری ژینگەیی زانستیە بتوانین پێکەوە سەری بخەین و بتوانین کاری جدی بکەین بۆ ئەوەی نەوەکانی داهاتوومان ئیسفادە بکەن لە ئاو بە گشتی و ئاوی ژێرزەوی بە تایبەتی. دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ سپاستانەکەم. داوای لێبوردنەکەم حەزم لێ بوو احترامی بۆ چوونەکانمان بگیتەوە چکە لە وەختی خۆیان باسی زیادەڕەوی شەکەین ئەوان لە وەختی خۆیان بکەین بەڵام هەر بە هەر حاڵ جوابتە دەمەوە لە ساڵی 2018 سەرۆکی حکوومەت ئەوەی جەنابەت باسیەکەی معلوماتەکان زۆر کۆنە حەزەکەم معلوماتەکان ئەپدەیت بکەیتەوە پرسیارەکان بکەیتەوە بڕیار نەبوو ئەوە فەرمانی 7557 لە ساڵی 2018 مانگی 11 دەرچوو بۆ ماوەی تقریباً 8 مانگ بوو. دوای ئەوە بڕیارەکان گەڕاوەتەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵ و ئێمە پابەندین بۆ بڕیارەنەوە لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵەوە ئێمە ئێستا هەموو بە پێ ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 ئەو بیرە یاساییانەی کەوا هەیە تێگەی جێبەجێ دەکرێت بە پێی ڕێنمایی ژمارەیەک بۆ کەتی کشتتوکاڵ بۆ مادەی 7 بۆ کەتی تایبەت مادەی 6 بۆ کەتی ئاوی خواردنەوە و کەتی گشتی مادەی 5 وە زۆربەی ئەو بیرانەی کەوا لە ڕێگەی ئێمە وەکو بەڕێبەراتی ئاوی ژێرزەوی سلێمان لە سنووری سلێمانی هەڵەبجەی لێ ڕاپەڕین لێدراون بە پێی ئەو فەرمان لێدراون لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە بووە. بەڵام هەرچی بیری نایاسایی هەیە ئەو بیرە نایاساییەکان لە ڕۆژی خۆیان جاوتە دەمەوە لە کاتی ئەو چالاکیانەی کەوا لەسەر ئاو زیادەڕۆیی و دەستگرتن بە ئاوەوە لە چالاکیەکانە جاوتە دەمەوە ئەوانش هەیە زیادەڕۆیی هەیە بەڵام بۆ خۆشبەختانە لە ساڵی 2017 هەتا ساڵی 2021 140 بۆ 145 زیادەڕێوەکان کەم بۆتەوە نەتیجێ ئەو ئجرعاتانەی کەوا کراوە لە وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی ناوخۆ بە هەماهەنگی بە پۆلیسی دارستان و پۆلیسی محلی شارەکان چ لە سلێمانی هەڵەبجەی دای ڕاپەڕین 145 زیادەڕێوەکان کەم بۆتەوە زیادەڕێوەکان دیاردەیەکە لە زەویەوە دەست پێکات هەتا گاتەوە کارەبا هەتا گاتەوە شێوازێک بەڵام ئێستا وەکو باسم کردە و ڕۆژە لە وەرکشۆپەکەی زانکۆی سلێمانیە ئێمە بە عەدێکی تەنازولی بە عەکسی ئەگەڕێنەوە ئێستا بە شێوازێکی عەکسی ئەگەڕێنەوە تەجاوزات کەمی کردووە هەیە بەڵام کەمی کردووە زیادەڕێوی کەمی هەیە بەڵام کەمی کردوێتەوە وەکو باسم کرد لە جەرجەناگە 100 ببێ ئێستا 145 بۆ 40 کەمی کردوێتەوە و ئەمەش لە خلالی چەند ساڵێکی ترە بە پێی ئەو پلانە استراتیژیی کەوا باسم کرد لە ساڵی 2019 ئەگە دەنابێت لێرە حاضر بووبی ئێمە دەستمان پێی کردووە
بۆیە لەوە دەستمان پێ کردو 140 بۆ 45 کەمی کردوێتەوە و هەیە بیر لێ درێ لە حاڵەتەکانە بەڵام هەندێک هەیە ئەوانەی کە بە جیهازی ڕسمی لێ درێ کە مۆڵەت پێدراون ئەوانە ڕسمین بیری ڕسمین و بە حاڵەتێکە پێویستەکە وکو بێت باسم کرد لە مادەی 5 و مادەی 6 و مادەی 7 کە پێشتر پێ بەڵێ فەرموو ئەگەر دەرگا بەکو پێم وتی ئەگەر زەحمەت نەبێتن بیاڵینەوە بۆ ئەو ڕۆژەی کە چالاکیەکان ئەگەر ئێوە نیەتێکیدان هەیە کە هاوکارمان بنەوەکو وتم ئەم سێ کوچکەیە با یارمەتیەکتی بین لەو ڕۆژەیە هەموو جابەکانتان دەسەکەوێتەوە.